دوازانێری چییە ئەو گفتوگۆ و سیمینارە دەستی پێ کردووە ئەم سیمینارە لەسەر چیە دایانەوێت چی بکەن لە نێوان کیایە ئامانجی ئەم گفتوگۆ و سیمینارانە بۆ چی و دایانەوێت چی بکەن بەڵێ دیاری وەک تۆ ئاماژت پێکرد لە ئێستا کۆنفرانسێ لە ئوتێل پەرێژ لە شاری سلێمانی بەڕێوەیە ئەم کۆنفرانسە سەبارەت بە پرسی دەستور وەروەها پرسی سەرۆکایەتی هەرێمە کە لە ئێستا تەنها حکوومەت و پەرلەمانتاران و هەروەها ئەحزابی سیاسی بەخۆ سەرقاڵ نەکردووە بەرکوڕ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیش لە ئێستاە باس لە هەموارکردنەی کۆمەڵێ لەو بڕگۆمادانە ئەکەن کە لە پرۆژە یاساکەدا هەیە هەر بۆ مەبەستە ئەمڕۆ کۆنفرانسێکیان لە شاری سلێمانی بەستووە کە کۆنفرانسەکە خۆی کۆمەڵی ئەندام لە ئەندامانی پەرلەمانی یاسا ناسان و هەروەها پارێزەران و هەروەها ڕێکخراوی گەنجانی بوێر کە ئەم کۆنفرانسیان ڕێکخستووە ئەگەر لەگەڵمان بیت دوو میوانمان هەیە ئەندام پەرلەمانێک و هەروەها کاک بەهادین کەمال بەرپرسی ڕێکخراوی گەنجانی بوێر سەرەتا ئاچین لای کاک سالار پەرلەمانتار سڵاوت لێبێ کاک سالار لە ئێستادا ئەم جۆرە کۆنفرانسانە تا چەند بە گرنگ گەزانیت و ئەتوانێت چۆن خزمەت بە پرسی سەرۆکایەتی هەرێم و هەروەها پرۆژەی یاسای دەستور بکات دەستخۆشی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەم بۆ ئەم جۆرە چالاکیانە لە ئێستادا پرسی هەموارکردنەوەی دەستور لەلایەن لیژنی دەستوریەوە بە پێی یاسای ژمارە 4 ئامادەکردنی دەستور وەستێنراوە چونکە ماوەکە تەواو بوو 90 ڕۆژ و نەیانتوانی بگەنە ئاکامێک ئێستاکە پێویستیان بەوەیە ئایا چۆن و بە چ میکانیزمێک درێژە بە کاروبارەکانیان بدەن بەدیدی ئێمە پەرلەمانی کوردستانە بێت پەلە بکالەوەی کە ئەو ماوەی بە پێی مادەستەی یاسای ژمارە 4 بۆیان تەمدید بکاتەوە و بتوان دەستکراوە بن لە تەواوکردنی کاروبارەکانی خۆیان لیژنەی هەمواری دەستوری کۆمەڵی هەنگاوی گرنگیان ناوەوە چەند ئەتوانم بڵم دەواازە سەرەکانیان تەواو کردووە ماوەتەوە سەر شۆڕکردنەوەی ئەو دەواازانە بۆ دەسەڵاتەکان لەو ڕۆوە ئەم جۆرە کۆڕ و کۆنفرانسانە بەرچاوڕوونی زیاتر ئەدا لەوەی کە چی بکرێ و چی نەکراوە و هۆکارەکان چین تا ئێستا ئێمە نەمانتوانێت ببینە خاوەن دەستورێکی پەرلەمانی لە ئێستادا ئەم جۆرە کۆڕ و کۆنفرانسانە کە لە نێوان ئێوە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و هەروە پارێزەران و چەند ئەندام و کەسایەتێک ئەبەسترێ تا چەند توانێت خزمەت بە پرۆژەی دەستورکە لە کاتێکدا لە ئێستا ڕێنەکەوتون بە تەواوەتی لەسەر پرۆژەی دەستور و تا چەند ئەوان پێشنیاز و کۆبوونەوەکانی ئێوە بە هەندووە خۆی لە ڕاستیدا فشار گرنگە لە ناو کۆمەلگا و لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فشاری مەدەنی لە ڕێگەی کۆڕ و کۆنفرانسەوە لایەنە پەیوەنددارەکان بانکەن و بەرچاوڕوونیان دەنێ ئەم دۆخەکی نەخوازراوە دۆخێکی مەترسیدارە هەموو لایەگە بێ بگەڕێنەوە بۆ یاسا هەموو لایەگە بێ بگەڕێنەوە بۆ دەستور و یاسا بێ سەروەری خۆی بپارێزرێ هیوادارین هێزە سیاسیەکان ئەو مەسجانەیان بەڕوونی پێگەیشت بێ بێهەیبەتکردنی پەرلەمان بێهەیبەتکردنی عملی سیاسیە بێهەیبەتکردنی حزبی سیاسی لە کوردستانە بێهەیبەتکردنی ڕۆڵی کارکتەری سیاسیەکانە لە کوردستاندا ئەبێ بگەڕێنەوە بۆ یاسا بۆ دەستور بۆ ئەو کاروبارانەی کە پەرلەمان وەکو مەرجەعێکی سیاسی و یاسایی ئەتوانێت لێوی تەواوی بکە پەرلەمان کۆکەرەوەی هەموو هێزە سیاسیەکانە و هەموو دەنگ و ڕەنگەکان تیاندا حوزوریان هەیە ڕاستە مەتبەخێکی سیاسی هەیە لە دەرەوە بۆ ڕێکەوتن لەسەر بۆ نمونە پرسی سەرۆکایەتی هەرێم و پرسی چاکسازی بەڵام ئەوانەی لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن نوێنەرایەتی حزبە سیاسیەکان ناکەن ئەم مەسجێکی خراپە دابڕان لەگەڵ پەرلەمان هەم حکوومەت هەم حزبە سیاسیەکان کە ئەمە بۆ ئێمە جێگەی سەرسوورمانەوە لە یەک دوو ڕۆژی ئایندەدا تەسەورەکەم کاردانەوەی پەرلەمانتاران لەسەر ئەم بوارە لە ئاسی ترا دەبیندرێ کاکسالە پێت وایە بە درێژکردنەوەی لیژنە بیستویە کەسێکە وەکو ماوەیە کە بۆیان درێژ بکرێتەوە ئەم پرۆژە یاسایە لە ئێستایا بگاتە دەرەنجامەکەوە بە زووترین کات دەرەنجامەکانی پەرلەمانی کوردستان مادام لە سەرەتاوە چۆتە ژێرباری ئەم پرسە هەرچەندە ئەگەر بچینە سەر تەفاسیل پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کەم تەرخەمیان هەبوو لەوەی زوو پەلایان نەکرد لە دروستکردنی لیژنەی هەمواری دەستوری یا دەستبردن بۆ پرسی هەموارکردنەوەی دەستور و لە ناواخنی هەموارکردنەوەی پرۆژەی دەستور و پرسی دەستوردا دەتوانرا معالەجەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش بگرێت تەقسیرێکی گەورە هەبوو ئێمە ناچینەوە سەر ئەو تەفاسیلە ئێستا ئێمە لە دۆخێکدان پێویستە پەرلەمانی کوردستان فشارێکی قانونی سیاسی بکە بۆ ئەوەی حکوومەت نەتوانێت ڕۆڵ و پێگەی نادیدە بگرێت و حزبە سیاسیەکانیش پێگە و ڕۆڵی پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان نادیدە نەگرن لە ڕێکەوتنە سیاسیەکاندا چونکە دوجار ئەوە دەبێت سیاقی قانونی بۆ بکرێت ئەوەی پەیوەندی بە پرسی دەستورەوە هەیە دەستور گرنگە پەرلەمان بەبێ دەستور ڕۆڵە گرنگەکەی نابێت پەرلەمان بە دەستورەوە دەتوانێت مەرجعیەتی خۆی بەسەر دەسەڵاتەکانی ترا بگونجێنێ. سپاس بۆ ئامادەبوونێت. دیاری لەگەڵمان بیاچینە لای بەرپرسی ڕێکخراوی گەنجانی بوێر کاک بەهادین کەمال. کاک بەهادین کەمال دەستخۆشیت لێ یەکەم بۆم دەرفەتە ئامانج لە
ڕێخستنی ئەم کۆنفرانسە چیە و ئایا پێت وایە ڕێخستنی ئەم جۆرە کۆنفرانسە ئێستاە ئەبێتە هۆی فشارێک بۆ سەر لیژنە 21 کەسێکە وەکو ئامادەکردن و گەڵاڵەکردنی پرۆژە یاساکە و هەروە پرسی سەرۆکایەتی بەڵێ ئامانجدا بەستنی ئەم کۆنفرانسە هەڵبەتە لەوەدایە بۆیەکەوە پەرلەمانی کوردستان بەبییران بینەوە ئەو لیژنە 21 کەسێکە دایانە دواتر بە 20 کەس کە ئەندامێک نات بەشداری بکە نیانتوانین سەرکەوتوو بوون لە کارەکانیانە لەو ماوەی کە دایان نابوویان چکە ماوەی 3 مانگ لیژنەی دەستور نانووسرێتەوە لیژنەی دەستور خەریک ئامادەکردنی لیژنەی دەستور لە دەرەوە ئێوە چون هەڵایەکی پەرلەمانی تریانەوە لەسەر پرسی سەرۆکایەتی و کۆمەڵی بابەتی تر لە کاتێکە دایان بابەتی گرنگتر هەیە کە پێویستە بە ژیانی خەڵکەوە وەکو ئاو کارەبە و داکەوتنی موچەی فەرمانبەرەوە دەیان قەیرانی تر هەموو ئەمانە گرفت و کێشن پەرلەمانتار ئەوەی بریشەوە کە بەڵێنی بە خەڵک داوە بتوانێت نوێنەری ڕاستەقینێ بکە بەداخەوە هەرکەس دابەش بەسەر پشکی حزبەکانیانە حاڵەتێکی تری خراپترەوەی کە پەرلەمانی سەدوولەتە دوو پەشە ئەم دوو بەشێوەکە ئەمان ناتوانن لێپرسینەوە لە پێشنەوە لەگەڵ هیچ وەزیرێکە بکەن لە وەزارەتەکانەکە هەیە ئێمە و کوڕێکخراوی گەنجانی بێت لە 8 چواری 2015 یادەشتێکمانداوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داوامان لێکردن کەوا لیژنەی هەموارکردنەوەی دەستور خەڵکانی بێلایەن و پسپۆری پۆری شارەزایی دەستوری بێتە ناو لیژنەیەوە بەداخەوە کە نەیانگرت دەرکەوتی سەرکەوتونە بن ئەو خاڵێ گەیشتا ئەو ڕازی ئەو خاڵی ئەمە ڕاست بوو یەکێتر داوامان کرد کەوا ماوەی لیژنەکە درێژ بێ ماوەی ساڵێک بێ بەداخەوە کە نەیانتوانی سەرکەوتوون لەوەیشە خۆداماژت پێکرد کە داواکاریەکانی ئێوە بە هەند وەرنەگیراوەتە ئێستا ئەی بەستنی ئەم کۆنفرانسە لە ئێستا تا چەند ئەتوانێت خزمەت بەو بوارە بەڵێ بۆ خۆی خزمەتکردن بۆ بوارە قەنەعەتمان وایە بڵین پەرلەمان گوێ ناگرێت پەرلەمان گوێ ئەگرن بەڵام تا چەند بەداداچوون ئەکەن ئەمەیانە گرنگە ئەمەیان گرنگە قسەگوۆن چکە کۆنفرانسێک لێرە و گفتوگوێی لەرە دوبێتێک لێرە و ڕێی کرێکارێک و جوتیارێک و ئوستازێکی زانکۆ و دکتۆرێک و تا کۆتایی زۆر گرنگە بێ گوێی لێ بکرن ئەگە گوێ نەگرن بە هەڵەیاچن ئەوەی کە گرنگە خولی پەرلەمانی کوردستان کە 2 ساڵی لە پێشماوە ئەم 2 ساڵە بتوان لەماوەی ئەم 2 ساڵەیە لیژنەی دەستور بەرفراوان بکەن لە کۆبنێکی ئاسایی بکەن بۆ لیژنەی دەستور بەرفراوان بکەن و جگەلەوەی بتوان لەماوەی ئەم 2 ساڵە دەستور ئامادە بکرێ بۆی لەگەڵ هەڵبژاردننی داواتی پەرلەمانی کوردستانە دەستور بکرێتە ڕاپرسیەوە بەڵێ سپاس بۆ قسەکانی سەواڵ بەڵێ شتێک مابوو ئێمە پێمان وایە من پێشتر لە دوانێکشم بۆ بەڕێستان کەناڵگەی بەڕێستاندا وتم تا یاسا سەروەر نەبێ حکومەتی هاوڵەتی و قانون دروست ناوێت لە وڵاتە ئەگە 10 ساڵترش بێ 20 ساڵترش بێت ئەگە من نەبین بە خاوەن دەستور بە هەمان دۆخ و بەمان شێوە لە 2030 هەمان دۆخ دووبارە بێتەوە ئەگەر یاسا سەروەر نەبێت زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ دیاری دەستورێکی مەدەنی و دیموکراتی دروشمی ئەم بەستنی ئەم کۆنفرانسە بوو و بڕیار وایە تا ئێوارە بەردەوام بێت کۆنفرانسەکەەوە دواتر دەرەنجامی کۆنفرانسەکە گەڵاڵە ئەکرێت و تەسلیمی لیژنەی 21 کەسێکەی دەستورەکرێت کە لە ئێستا خەریکی گەڵاڵەکردنی پرۆسەی دەستوری هەرێمی کوردستان و هەروە پرسی سەرۆکایەتی هەرێمن ئەگەڕێمەوە لە ژاڵە دەستخۆش سپاس